سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیانی بەڕێزی وەدارم سەلامەت بن. لە ڤیدۆی ئەمجارە بۆ ئێوەی بەڕێز پرسیارەکانی تاقیکردنەوەی کەڕەکەبووی بەشی چوارەم شکار دەکەین کە پرسیارەکانی تاقیکردنەوەی کەڕەکەبووی هەموو بەشەکان ساڵانە لە نیشتیمانی پرسیاری لێ دێتەوە کە زۆربەی قوتابی ئیهمالیان دەکەن، بەڵام پرسیارانێکی گرنگن ئیهمالی مەکەن چونکە بەدڵنیاییەوە لە نیشتیمانی دێتەوە. پرسیاری یەکەمان هەیە، ئەڵێ پێویستە لەسەر ئەو قوتابیانەی کە ئارەزوومەندی بەشداریکردن لە چاڵاکی دەرەکی کە ناوەندە نمرە 75 یان پتر بێنن. ئەڵێ چ ناوەندە نمرە چوی 75 یان پتر. ئەڵێ کام لاسەنگە ئەم بارە دەنوێنێت. لێرە بە شێوەی نووسینەشی دادێت و بە شێوەی ئەڵێ 75 یان پتر بهێنن. ئەمە چی لێ دەکەین؟ دەیکەینە شێوەی لاسەنگە. چۆن دەکەین لە شێوەی لاسەنگە؟ گەر دقەدەی لێرە ژمارەکە چەندە 75 ئەڵێ یان پتر. ئەمە پێویستمان بەچێ؟ پێویستمان بە گۆڕاوەچێ. لە لوژانەکان چیدایە؟ ئێمیدایە، کەواتە ئەمەش چ بەکاردێنین؟ ئێم. ئێمەکەی بنووسە سەرەتا. ئەڵێ چە 75 یان پتر. پتر یانی چە؟ یانی گەورەتر، زیاتر. یانی گەورە، کەواتەمە چ دادەنین؟ هێمای گەورەتر دادەنین. یانی ئەڵێ چە؟ ئێم گەورەتر بی لە چە؟ لە چەند؟ لە 75 دادەنین. بەڵام ئاگادار بە لێرە چی دەگەی؟ یان. لێرە یان هەیە. مادام یان هەیە دەبێت بکەی نیشانەی یەکسانەی لەگەدا بنێ. کەواتە ئەڵێ ئێم گەورەتر یان یەکسانە لە چەند؟ لە 75. کەواتە پرسیاری یەکەممان چ ڕاستە؟ کەواتە پرسیاری یەکەممان ئەلیف ڕاستە. پرسیاری دووەم دەڵێ کام بڕ هاوتان نییە لەگەڵ ئەم بڕە. ئەڵێ کام بڕ هاوتان نییە. لێرە بێت 4 جاران 4 جاران 4 جاران 4 جاران 4. لێرە تەمەشاکە ئەگەر دیقەت بدەی بنچینەکە چی؟ هەموو چارە. کەواتە ئەمە چارەکەی دەنووسینەوە. توانەکان کۆ دەکەینەوە. وەرێکدانی هێزەکانە. لێرە یەکم هەیە، لێرە یەکم هەیە، لێرە یەک، لێرە یەکش، لێرە یەک. کەواتە هەمووی کۆ دەکەینەوە دەکاتە چەند؟ دەکاتە 4 توان 5. کەواتە یەکێک لەوانە بەو شێوەیە نییە، یعنی وەکوەوەی نییە. ئەگە 4 توان 5ەکەش جاران کەین، یعنی 4ەکەی 5 جارانی خۆکەوە دەکاتە چەند؟ ئەنجامی بدە دەکاتە چەند؟ 1024. دەی لەقی ئەلفەکەی تاقی دەکەوە. یەک لەسەر چ؟ یەک لەسەر 4 توان 5. لێرە توانەکە لە خوارێک کردەکەی چ؟ سالبە. دەبی زیاتر سادە بکەی. 4 توان سالب 5 ئەگە بینی سەرەی کردەکەی بدە چ؟ 4 توان 5. ئایا ئەو بڕە لەگەڵ ئەو بڕە یەکسانە؟ هاوتایە، یعنی وەکو یەکە. بەڵێ، کەواتە ئەوە نابیتە وەڵام. لەبەر چ؟ ئەمە چمان دەوێت کام بڕ یعنی یەکسان نەبیت لەگەڵ ئەو بڕی. دەینە سەر لەقەی جیممانەیە. ئەڵێ 4 توان 2 جاران 4 توان 3. لێرە بنچینەکە هەر 2 چارن، کەواتە 4ەکەی دەنووسیەوە 2 کۆ 3 دەکاتە 5. ئەو بڕەش بە هەمان شێوە هەر وەکوویە. کەواتە لەقی ئەلف و جیم هاوتانە لەگەڵەوەی، نابیتە وەڵام. دالەکەش بە هەمان شێوە. ئەڵێ چە؟ 2 بە تواندا. ئەگەر بێ ئەو دووی 10 جارانی خۆکەوە بە هەمان شێوە دەکاتە 1024. هەر لەگەڵ ئەو بڕی چی؟ هاوتایە. بەڵام بە هاوتانی ئەڵێ چەند؟ ئەڵێ 20. کەواتە بە ئەدەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری سێمم هەیە، ئەڵێ چ توورەگەی 78 تۆپی شینی تێدایە لەگەڵ چەند؟ 24 تۆپی سوور. ئەڵێ ئەوانی تر تۆپی سەوزن. ئەوانی تر ئەڵێ ئەوانی تر، کەواتە دیار نییە کە چەند تۆپی سەوزن. ئەگەری ڕاکێشانی تۆپێکی سەوز لە توورەکە چەند؟ 2 لەسەر 5. ئەڵێ چەند تۆپی سەوز لە توورەکەدا هەیە. تەمەشاکە ئەتوو ئەوەی کە دراوە لە پرسیارەکەی لە خۆتە نووسی. تۆپی شین چەند تۆپی شین هەیە؟ 78 تۆپی شین هەیە. چەند تۆپی سوورد هەیە؟ 24. چەند تۆپی سەوزت هەیە؟ دیار نییە. مادام دیارێت و گۆڕاوەش لە خۆ بنووس. ئەم گریما سینمدانە. ئەڵێ ئەوانی تر تۆپی سەوزن، کەواتە دیار نییە، دەبی گۆڕاوەشی دابنێ. ئەمە سینمدانەیە. ئەڵێ ئەگەری ڕاکێشانی تۆپی سەوز چەندە؟ 2 لەسەر 5. کەواتە دەنووسمە ئەگەری ڕاکێشانی تۆپی سەوز 2 لەسەر 5. داوای چی کردێ؟ ژمارەی تۆپی سەوز. داوای ژمارەی تۆپی سەوزی کردو. هەروەها ژمارەی هەموو تۆپەکان چەندە؟ ئەڵێ 78 کۆ 24 کۆسین. 78 کۆ 24 کۆسین. 78 کۆ 24 دەکاتە چەند؟ 102. ئەڵێم 102 کۆسین. ئەوە چییە؟ ئەو ژمارەی گشتی تۆپەکانە. ئەوجا دێم چ دەکەم؟ ئەڵێم چە؟ داوا چی کردووە؟ لەسەری کردی دەنووسی. داوا چی کرد؟ تۆپی سەوز. کەواتە ئەڵێم ژمارەی تۆپی سەوز. تۆپی سەوز چەند؟ سین. ئەڵێ سین لەسەر چ؟ ژمارەی گشتی تۆپەکان. ژمارەی گشتی تۆپەکان چەندە؟ 102 کۆ سین. یەکسانشە بە چە؟
ئەڵێ ئەگەری ڕاکێشانی تۆپی زەوج کەواتە چەند یەکسانەکەین بە 2/5. ئەوجا لێرە چی دەکەی؟ 2 لاو 2 نێوانی دەکەی. ئەڵێ سین جارانی 5 کاتە 5 سین. ئەوجا ئەڵێم یەکسانە. 2 جاران سین کۆ 102 ئەبێم 2 کەوانە جارانی چەند؟ سین کۆ 102. 5 سینەکە و خۆنووسەوە یەکسانە. ئەو دوای جارانی ناو کەوانەکەی 2 جاران سین 2 سین کۆ 2 جاران 102 دەکاتە 204. 5 سینەکە لە شوێنی خۆی ئەو زە 2 سینەی دەگوازمەوە دەبتە سالب 2 سین یەکسانە بە 204. 5 سین کەم 2 سین دەکاتە چەند؟ 3 سین یەکسانیشە بە چەند؟ 204. هەردوو لای دابەشی 3 بکە دابەش 3 ئەو 3 لەگەڵ ئەو 3 دەڕوا سینەکە دەمێنێتەوە 204 دابەشی 3 دەکاتە چەند؟ 68 کەواتە با دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری چوارەممان هەیە ئەڵێ چ لە کام لەم کۆمەڵە پێدراوانە ناوەندە و ناوەڕاستە و باو یەکسانن. ئەتو دەی چ دەکەی؟ سەرەتا لە لقی ئەلف دەست پێ دەکەی چ دەکەی؟ ناوەندەی دەبینیەوە ناوەڕاستی دەبینیەوە ئەوجا باوەکەی دەبینینەوە. ئەگەر هەموو یەکسان بن ئەوە دەبێتە وەڵام. بەڵام ئەگەر هەمویان یەکسان نەبوون دەی چ دەکەی؟ بائی تاقی دەکەیەوە ئەوجا جیم ئەوجا دال. پرسیاری چوارەم ئەمە سێمان هەیە 1 3 3 5. یەکەم جار چ دەدۆزینەوە؟ باو کە تەماشەکەی کامە ژمارە زۆرترین جا دووبارە بوویتەوە تەبان سەیە کەواتە سێکەی ئەنووسمەوە. ئەوجا ناوەڕاستی لۆ ناوەڕاستی ئاگادار بە دەبێت ژمارەکان ڕێزکەی 1 3 3 3 5. کامە ژمارە دەکاوەتی ناوەڕاست 3 کەواتە ناوەڕاستەم 3. ئەوجا ناوەندەوەرە هەموو ژمارەکان کۆکۆ 3 6 9 10 15 کەواتە سەریکردەکە 15. چەند ژمارەم هەنە؟ 5. 15 دابەش 5 دەکاتە چەند؟ دەکاتە 3. هەمویان یەکسان دەرچوون لقی ئەلف کەواتە لقی ئەلفم دەبیتە چ؟ دەبیتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری پێنجەم سالب 2 کەم 4 هەمووی توان سێکۆ 3 توان 0. لێرە سالب 2 تەیە کەم 4 هەمووی بە توان 3 کاوانەکەی وەک خۆ دەنووسیەوە توان سێکەش وەکو خۆ سالب 2 کەم 4 دەکاتە چەند؟ ژمارە هەردوو سالبن سالبەکەی دەنووسیەوە ژمارەکان کۆبکەوە 2 کۆ 4 دەکاتە چەند؟ 6. ئەوجا کۆیەکەی بنووسەوە 3 توان 0 هەر شتێک توان 0 بێنجامەکەی چەند دەکات؟ 1. ئەوجا لێرە ژمارەی سالب توانی تاک بوو ئەنجام چ دەکات؟ سالب. ئەوجا وەرە 6 جاران 6 جاران 6 لەبەرچی 3 جارانی خۆی دەکەوتون کە توانەکەمان 3 6 جاران 6 36 جاران 6 دەکاتە چەند؟ 216. 216 کۆ 1 دەکاتە چەند؟ لێرە سالبت هەیە ژمارەی گەورە نیشانەی چی؟ سالب. ئەوجا ئەڵێم چ؟ 216 کەم 1 دەکاتە 215 کەواتە ئەلفم دەبێتە چ؟ دەبێتە وەڵامی ڕاست. شەشەممان هەیە کام وەسفکردن شیاو نییە. کام وەسفکردن شیاو نییە لە ئەو ژمارەیەشی دایتە 2 ئەڵێ چ بکە؟ وەڵامەشی هەڵم دەبێت لە ئەو ژمارەیە سەرتا ژمارەکەی سادە بکە ڕەجی 25 دەکاتە چەند؟ دەکاتە 5 لەسەر سالب 5 موجب 5 دابش سالب 5 دەکاتە سالب 1. وەرە تەماشەکە سالب 1 ژمارەی چییە؟ ڕاستیە بەڵێ ڕاستیە. هەروەها ژمارەی چییە؟ تەواوە بەڵێ ئەوش تەواوە. هەروەها ژمارەی چییە؟ ژمارەی ڕێژەیشە بەڵام ژمارەی سروشتی نییە کەواتە ئەمە ئەو وەڵامانمان دەوێت کەواتە دال دەبێتە وەڵامی ڕاست. لەبەر چ؟ ئەڵێ کام وەسفکردن شیاو نییە کەواتە دال دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری هەفتەمان هەیە بڕی میم تواندوو نون توانیەک هەمووی توان 3 جاران میم توان سالب 1 نون تواندوو هەمووی توان 4 دەڵێتە من چ بکە لۆم سادە بکە. لێرە دەین سادەی دەکەین میم تواندوو نون توانیەک هەمووی توان 3 جاران میم توان سالب 1 نون تواندوو هەمووی توان 4 دەی سەرەتا ئەتوو چ بکە؟ 50 لەسەوەی دانی لە خۆت لەوەی چ بی لە پێش چاوت ئاسانتر بێ بەو شێوەی تەماشەکەی ینی لە پێش چاوت قورسەبی ئەتوو سەرەتا وا بزانە تەنها ئەو بەشت هەیە کەوانەی کەم هەیە بە توانی چەند؟ بە توانی 3 ئەو توان 3 لە ناو کەوانەکەی هەموویە جارێک لۆ میم تواندۆکەی جارێکش لۆ نون تواندۆکەی ئەو توان 3 سەرەتا لۆ میم تواندۆکەی جارێک لۆ نون توانیەکەکەی هەمیمەکەی بنووسەوە لێرە 2 توان هەنە کەواتە مەدەم 2 توان چ دەکەی؟ جاران دەکەی 3 جارانی 2 دەکاتە 6
نون توان سێش وەکو خۆ دەنووسیەوە. ئەو جەوەرە ئەو بەشەی ئەنجامدا جارانەکە وەکو خۆ ئەو توان چارە جارێک لە میم توان سالبیەکەی جارێکش لە نون توان دووەکەی جارێک لۆ ئێرە جارێک لۆ ئێرە میمەکەی بنووسەوە 4 جارانی سالبی کە دەکاتەوە سالب 4 نونەکەی دەنووسمەوە 4 جارانی 2 دەکاتە 8 ئەو جادی چ دەکەی ئەوانەی کە بنچینیان یەکسانە توانەکانیان پێکەوە کۆ دەکەوە لێرە میمم هەیە و لێرەش میمم هەیە کەواتە یەک میمی دەنووسیەوە 6 کۆ سالب 4 ئەگەدار ئەو کوێ ئی یاساکەی چونکە گوتمان کە بنچینە یەکسان بوو توانەکان کۆ دەکەینەوە 6 کۆ سالب 4ەکەش دادەنێەوە نونەکەش دەنووسمەوە ئەڵێم 3 کۆ 8 3 کۆ 8 میمەکە وەکو خۆ موجب جاران سالب دەکاتەوە سالب هەمووی کەواتە 6 کەم 4 هانووسم 6 کەم 4 لەسەر نونەکە وەکو خۆ 3 کۆ 8 دەکاتە چەند دەکاتە 11 میم وەکو خۆ 6 کەم 4 دەکاتە چەند دەکاتە 2 نون توان 11کەش وەکو خۆ وەرە لە هەڵبژاردنەکان تەماشاکە کەواتە با دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری هەشتەمان هەیە ئەڵێ چە پرسیاری هەشتەم میم توانسێ بە هەمان شێوەی وەیە بەڵام چیە لێرە کردارەکەت لێرە لێکدان بوو لێرە چێدا بەشە میم توانسێ لەسەر نون توان دوو هەمووی بە توانی دوو جاران میم توان سالب دوو لەسەر نون توانسێ هەموو توان سالبی بە هەمان شێوە لە خۆت لە خۆت ئاسانی بکە وە حسابکە تەنها ئەو بەشەت هەیە ئەو توان دوای لە سەرکەوانەکەی لۆ هەموو ڕادەکەی ناوکەوانی جارێک لۆ ئێرە جارێک لۆ ئێرە ئەوجا لێرە میمەکەی دەنووسمەوە ئەو میم ئەڵێم چ دوو جاران سێ دەکاتە 6 ئەوجا دوو جاران دوو دەکاتە چەند دەکاتە 4 جارانەکە وەکو خۆ بە هەمان شێو ئەو سالبیەکە جارێک لۆ میمەکەی جارێک لۆ نونەکەی میمەکە وەکو خۆ سالب 1 جاران سالب 2 دەکاتە موجب 2 نونەکە وەکو خۆ سالب 1 جاران 3 دەکاتە چەند سالب 3 ئەوجا لێرە میم توان 6ەکەی وەکو خۆ بنووسەوە لەسەر نون توان 4ەکەی جاران میم توان 2کەش وەکو خۆ لێرە ئەو نونەت لەژێر کردێت توانی چیە سالبە دێم چ دەکەم دینمە ئێرە لەبەرچی چونکە توانی سالب دەکەمە چ دەکەمە موجب میم توان دەکە خۆ جاران هانون توانسێکمی نەسەری کردەکەی بۆ چ بۆ توانەکەی بۆ موجب ئەوجا لێرە ئێرە توانیت ئەژێری چەندە یەک ئێرە ئێری چەندە یەک کەواتە ئەڵێم چ میم توان 6 جاران میم توان 2 جاران نون توان 3 لەسەر چەند لەسەر نون توان 4 ئەوجا لێرە چت هەیە لێرە میم توان 6 تێ و لێرە میم توان 2 تەیە نێوانیان چێت جاران کەواتە توانەکان کۆ دەکەمەوە میمەکەی ئەنووسمەوە 6 کۆ 2 دەکاتە چەند دەکاتە 8 ئەوجا نونم هەیە و نونشم هەیە یەک نونی دەنووسمەوە ئەبێم چە توانی سەرێک کەم توانی خوارێ 3 کەم 4 دەکاتە چەند سالب 1 میمەکەی وەک خۆ دەنووسیەوە میم توانش دەکەی لێرە توانەکەت چیە سالبە دیسان دەکەمە چ دەبی بکەمە موجب دەبێت چ دەبێ ژێرەی کردەکەی ئەو سالبێکە دەبیتە موجبەکە یەکەکەش نانووسێتەوە کەواتە دەبیتە میم توان 8 لەسەر نون توان 1 کەواتە هەڵبژاردننی ئەلفم ڕاستە پرسیاری نوێمان هەیە دوو کەوانەت هەیە ئەو دوو کەوانەی چ دەکەی جارانی یەکتریان دەکەی ئەوەش پرسیاری نوێم سەرەتا سێ سینەکەی جارانی سینەکە و جارانی سالب دۆکەی دەکەی ئەوجا سالبێک جاران سین و جاران سالب 2 یەکەم ئەڵێم چە سێ سین جاران سین سێ جارانی یەک دەکاتەوە سێ سین توان 1 جاران سین توان 1 دەکاتە سین توان 2 ئەوجا لێرە نیشانەت موجبە موجب جاران سالب سالب سێ جارانی 2 دەکاتە 6 سین جارانی سینێکە تێ لێر جاران کەی نەخێت کەواتە وەک خۆ دەنووسیەوە ئەوجا ئەو سالبێکەی جاران دەکەی سالب جارانی موجب سالب 1 جاران سین دەکاتەوە سین هەر وەک خۆی سالب جاران سالب دەبیتە موجب 1 جارانی 2 هەر دەکاتەوە 2 ئەوجا سێ سین توان 2 وەکو خۆ هەلێرە هەردوو سینیت هەیە کەواتە یەک سین دەنووسمەوە هاوکۆڵکەکان کۆ دەکەمەوەی سالب 6 تێ و لێرەش سالب 1 تێ دەبێتە سالب 7 کۆ 2کەش وەکو خۆ کەواتە دالم دەبێتە وەڵامی ڕاست کەواتە دال دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری دەیەممان هەیە ئەڵێ 2 سات کەم 3 هەمووی بە توانی 2 چ بکە بکەوە ئەو کەوانی دەکەینەوە کو دەکەینەوە بە قەلەمی ئەڵێن 2 سات کەم 3 هەموو توانی چەند هەمووی توانی 2 2 سات کەم 3
هەمووتوان دوو. ئەوجا چ دەکەین ڕادەی یەکەم دەنووسین لێرە ئەو ڕادەی یەکەم چەندە 200. ئەوجا کەمێک دوورتر چ دەنووسی ڕادەی سێم دووەم عەفوو ڕادەی یەکەم دەنووسم. ئەوجا کەمێک دوورتر بەینەشی بەجێ دێڵم چ دەکەم ڕادەی دووەم دەنووسم. ئەوجا تواندوو بدە هەمووی ئەوە تواندوو. ئەوجا ئێرە نیشانی ڕادەی دووەمەکە هەمیشە ئێرە چیە موجەبە هەر موجەبە هەموو دەمێ 24 ساعت. نیشانی ئێرە چیە؟ ئێرە تەماشای ناو کۆوانەکەی سالب سالبی دانێ موجب بوو موجب دابنێت چیە سالبە کەواتە میش سالبی دادەنێم. ئەوجا چ بکە ئەو دووەی جارانی ناو کۆوانەی هەمووکە دوو جاران دوو دەکاتە 400 جارانی سێ دەکاتە چەند دەکاتە 12 سات. ئەوجا کەمەوەک سادە بکە زۆرنە دوو بە تواندوەتە دوو جاران دەکاتە چەند 4 سات تواندوە وەکو خۆ 12 سادەکەش وەکو خۆ کۆ سێ تواندوەتە سێ جاران سێ دەکاتە چەند دەکاتە 9. وەرە ئەو وەڵامی ببینەوە 400 تواندوو کەم 12 سات کۆنەوەها کەواتە جیم دەبێتە وەڵامی ڕاست. ئەوجارە دێنە سەر پرسیاری 11مان هەیە. پرسیاری 11 ئەڵێ چە هاوکێشەی دایتەمە 4 سین کەم 1 تواندوو کەم 9 یەکسانە بە 0. 4 سین کەم یەکەم تواندوو کەم یەکسانە بە 0. هەنگاوی یەکەم چ دەکەی هەنگاوی یەکەم ئەو نوێی دەگوازیەوە دەبینێت چ دەبین ئەو لای یەکسانەی ئەو سالم نوێ بیستە لای دەبێتە چ موجب 9. لێرە تەماشەکەی ئەو کاونە چێت تواندووە دەبی ئەو تواندەی چ بکەم ڕەجی لەوەگرم لە ئەوی ئەو تواندوە نەمینێ کەواتە ئەڵێم چ باوت وەرگرتنی ڕەگلو چەند لە هەردوودا کەواتە لێرە ئەو توانە لەگەڵ ئەو ڕەگەر ڕۆیشت چماوە تەنها ناو کۆوانەکەی ماوە 4 سین کەم یەک یەکسانە بە ڕەجی نوێ دەکاتە چەند سێ تەبان بە چ بە موجب سالب. ئەوجا ئەبین چ 4 سین کەم یەک جارێک یەکسان کە بە موجب سێ یان 4 سین کەم یەک جارێک یەکسانەکەم بە چ بە سالب سێ. زۆر ئاسانش ئەمن کەمێک بە دوو درێژم نووسی هەنگاوم نەپەڕاندی لێ نەڵی قورسە. کەواتە سەرەتا لێرە نرخی سینەکەی ببینەوە 4 سین لە شوێنی خۆی یەکسانە لە شوێنی خۆی سێکە لە شوێنی خۆی ئەو سالبیە کە بچتە ئەو لای دەبچە چ موجب یەک 4 سینەکە وەکو خۆ یەکسانە سێکۆی دەکاتە 4 هەردوو لای دابەر 4 سین بە تەنها دەمێنێتەوە 4 دابەرتر دەکاتە یەک. ئەوجا یانەکەم نووسە 4 سین کەم یەک یەکسانە بە چ بە سالب سێ 4 سینەکە لە جێی خۆی یەکسانە لە جێی خۆی سالب سێ لە جێی خۆی ئەو سالبێکە بێتە ئەو لای دیسان دەبێتە چ موجب یەک 4 سین یەکسانە بە سالب 2 کەواتە هەردوو لای دابەر 4 سین دەمێنێتەوە سالب 2 لەسەر 4 هەردووشی بەسەر 2 دابەش دەبێت سالب 2 چەند دوو تێدایە یەک سالبەکەی دەنووسمەوە 4 تا 2 تێدایە 2 کەواتە سینەکەم یەکسانە بە چەند یەک و سالب یەک لەسەر 2 یەک و سالب یەک لەسەر 2 کەواتە بە دەبێتە چ دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 12مان هەیە ڕەجی سێ کەم یەک لەسەر ڕەجی سێ کۆ یەک. ئەو پرسیارە فکری جیاواترە لە پرسیارەکانی تر بە ڕێگەی هاوڵ شکاری دەکەین. ڕێگەی هاوڵ قوتابیانی بەڕێزی ئەوە نەتانخینە لە پۆلی ئیشەڵا دەیخوێنن تەماشای ژێرەی کردەکەی کە ئەگەر ڕەجی سێ کۆ یەک تێلێرە کەواتە جارانشی زیاد دەکەی لەگەڵ کردەچی سەرە ژێری کردەکەی جارانی چ دەکەی ڕەجی سێ تەنها لێرە دژە نیشانەکەی وەردەگری ڕەجی سێ لێرە موجبە دەکەمە سالب تەنها ئێرەگەر کۆبی تەنها ئەو کاتە توانم ڕێگەی بەکاربێنم بەڵام ئەگەرێرە کەمبی ناتوانم بەو شێوەیە لێ بکەمێ لەسەر یەک ڕەجی سێ کەم یەک. ئەوجا سەرە ژێری کردەکەی جاران یەکتری دەکەی ڕەجی سێ چ دەکەی سەرەتا و ڕەجی سێ جارانی ڕەجی سێ و جاران یەکەکەی دەکەی ئەوجا یەکرد جاران سێ و جاران یەکە ڕەجی سێ جاران ڕەجی سێ تەنها دەکاتەوە سێ ئەوجاڵێ موجب جاران سالب دەکاتەوە سالب ڕەجی سێ جاران یەک دەکاتەوە ڕەجی سێ ئەوجا ئەڵێم سالب جارانی موجب سالب یەک جاران ڕەجی سێ هەر ڕەجی سێ ئەوجا سالب جاران سالب دەکاتە موجب یەک جارانی کرد دەکاتەوە یەک ئەوجا لە خوارش ڕەجی سێ جاران ڕەجی سێ هەر دەکاتەوە سێ لێرە موجبە موجب جاران سالب دەکاتەوە سالب ڕەجی سێ جاران یەک هەر دەکاتەوە ڕەجی سێ ئەوجا موجب جارانی موجب دەکاتەوە موجب یەک جاران ڕەجی سێ هەر ڕەجی سێ موجب جاران سالب دەکاتەوە سالب یەک جاران یەک هەر دەکاتەوە چ دەکاتە یەک. ئەوجا سەرەی کردەکەی سادە بکە لێرە سێ تێ سێ کۆ یەک دەکاتە 4 سالب و سالب تێ سالب یەک دەکاتە چەند سالب 2
ڕەجی سێکەش دەنووسمەوە، یەک ڕەجی سێ دەنووسمەوە لە خوارش ئەها لێرە سێمەیە کەم یەک دەکاتە چەند دەکاتە 2 سالب ڕەجی سێ و موجب ڕەجی سێ ئەها پێچەوانەی یەکدینەکەوە دەکاتە چەند دەکاتە سفر سفرەکەش پێویست ناکە بنووسینەوە ئەوجا لێرە چ دەکەی ها ئەو 2 هاسووکە نێوانەکەی کەمە ناچی دوای ڕاستەوخۆ کورتیکەوە ئەو ژێرە لۆ هەردووچە سەرەتا دەدەی چارەکەی کەمەکەی بنووسەوە جارش لۆ 2 ڕەجی سێەکەی ئەو ژێرە لۆ هەردووچە ئەوجا لێرە بێم 4 دابەش 2 دەکاتە چەند دەکاتە 2 کەمەکەی بنووسەوە ئەها لێرە 2 لەگەڵ 2 ڕۆژ تەنها چماوە یەکێکش پێویست ناکە بنووسین تەنها ڕەجی سێەکەی دەنووسینەوە وەرە لە هەوڵە بە هەڵبژاردنەکان ئەو وەڵامەی بزانە تێدا گە تێدا بوو هەڵبژێرە کەواتە 2 کەم ڕەجی سێ دەبێتە وەڵامی ڕاست کەواتە وەڵامەکەمان ئەلیفە پرسیاری سێزدەمان هەیە کام لەمانە شیکارنی لۆ ئەو لاسەنگەشی دایکە تو دەڵێتە تو کام لە ژمارانە شیکار نییە دەی ژمارەکان تاقی دەکەیەوە کامە شیکار نەبوو سێ لەوانە شیکارن تەنها یەک شیکار نییە لێرە وەڵامەکەم جیم ڕاستە سالب سێ ئەم تەنها وم تاقی کردیتەوە لە شوێنی سینەکان دادەنێ چۆن دادەنێ لێرە لاسەنگەکەی وەک خۆ دەنووسەوە سێکە وەک خۆ لە شوێنی سینەکەی دادەنێم سالب سێ کەم یەک گەورەتر لە شوێنی سینەکەی باماشەوە سالب سێ کۆ هەفت لێرە سێ جاران سالب سێ دەکاتە سالب 9 کەم یەکەکە وەک خۆ گەورەتر لە سالب سێ کۆ 4 دەکاتە چەند دەکاتە هەفت ئەوجا سالب 9 کەم یەک دەکاتە چەند سالب 10 گەورەتر لەسەر ئایا سالب 10 گەورەتر لە 4 نەخێر گەورەتر نییە مادەم گەورەتر نییە مەشت دەکەین ڕاستەوخۆ هەڵک دەبژێنین کەواتە جیم دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری چواردەممان هەیە پرسیاری چواردەم هەڵی چ بکە ئەو لاسەنگاوێتم لەو شکار بکە لێرە دیقەتدا لێرە موجب سێت هەیە سەرەتا دەستکاری جارانەکەی ناکەی موجب سێکەی دەگوازیەوە ئەو بەری ئەو جا دەگوازیەوە ئەو بەریش واتە چ جارێک لە ئەو لای جارش لە ئەو لای دووسینەکە وەکو خۆ ئەو سێ لێرە نەما بزر بوو لەبەرچی گواسمانەوە یەکەکە لە شوێنی خۆی ئەو موجب سێ بێتە ئەو لای دەبێتە سێ سالب سێ هەفتەکە لە شوێنی خۆی ئەو موجب سێ بێتە ئەو لای دەبێتە سێ سالب سێ یەکەم سێ دەکاتە چەند سالب 2 دووسین لە شوێنی خۆ نیشانەکە لە شوێنی خۆی هەفت کەم سێ دەکاتە چەند دەکاتە 4 ئەوجا لێرە چ تێ دوو تێ کەواتە هەمووی دابەشی دوو دەکەی سالب 2 دابەشی دوو دەکاتە سالب یەک نیشانەکە وەکو خۆ سینەکە بە تەنێ ماوە ئەو جارە نیشانەکەش وەکو خۆ باماشەوە 4 دابەشی دوو دەکاتە 2 کەواتە وەرە ئەو وەڵامەی لە هەڵبژارنەکان ببینەوە کەواتە دال دەبێتە وەڵامی ڕاست پرسیاری 16مان هەیە ئەڵێ چ بەردێک لە سەربانی باڵەخانەیەک فڕێترا ئافو پرسیاری 15 لێرە چی کردی ئەو هاوکێشەی دایتە تو دەڵێ چ بکە لۆم شکار بکە چۆن شکاری دەکەی وەرە هەڵبژارنەکان تاقیکەوە لە شوێنی سینەکەی دابنێ کامل هەڵبژارنەکان هەردوو لای هاوکێشەکە یەکسان بوو دەبێتە وەڵام پرسیاری 16 ئەڵێ بەردێک لە سەربانی باڵەخانێک فڕێدرا 45 مەتر لە چ لە ڕوو زەویەوە بەرزە بڕی با یەکسانە بە سالب 5 کافتوان 2 کۆ 45 بەرزی بەردەکە دەنوێنێت بە مەتر لە ڕووی زەویە دوای کاف چرکە ئایا بەردەکە دوای چەند چرکە دەگاتە زەویە گەرە پرسیارەتۆ بینیتەوە تەمان بەڵبژاردن دۆریتەوە ئەڵێ ئەی 2 23 34 دی 5 چۆن شکاری دەکەی مادام بەردەکە کە گەیشتیتە زەوی خێرایەکەی بوویتەوە سفر کەواتە دەکەی ئەو هاوکێشەی یەکسان دەکەی بە سفر ئەڵێ چە سالب 5 کاف بە توانی 2 کۆ 45 یەکسانی دەکەی بە چ بە سفر ئەتوانی بەشی بتەڵ بدۆزیەوە بەڵام پێویست ناکە ڕاستە خۆ چ بکە ئەو وەڵامانە لەو هاوکێشەی دابنێ کامە هەردوو لای هاوکێشەکە یەکسان بوو بە یەکدی ئەو جا و دەبیتە وەڵام وەرە چ بکە سالب 5ەکەی دابنێ و سالب 5 سەرەتا چ دەکەم ئەیەکەی تاقی دەکەم و دووی دادەنێم 2 توان 2 کەشۆک خۆ کۆ 45 یەکسانە بە سفر 2 بە توان 2 دەکاتە چەند دەکاتە 4 4 جاران 5 دەکاتە 20 کەواتە سالب 20 کۆ 45 یەکسانە بە سفر سالب 20 کۆ 45 دەکاتە چەند دەکاتە موجب 25 یەکسانە بە سفر نەخێر کەواتە یەکەم نابیتە وەڵام وەرە بیتاقیەوە ئەڵێم سالب 5 لە شوێنی کاڤەکەی سێی دابنێ سێ بە توانی 2 کۆ 45 یەکسانە بە یەکسانە بە سفر سالبەکەی ئەنووسمەوە
سێ بە توان دواتە سێ جاران سێ جاران سێ دەکاتە چەند دەکاتە 9 5 جاران 9 دەکاتە چەند 45 کۆ 45 یەکسانە بە سفر سالب 45 و موجب 45 دێت کەوا دەکاتە چەند سفر هەیە سفر یەکسانە بە سفر بەڵێ کەواتە وەڵامەکەم چییە بی کەواتە دوای سێ چرکە دەکاتە چێندەر دەکاتە زەوی یاری 19مان هەیە کە گرنگە مایە لە 5 تاقیکردنەوەدا ئەو نمرانەی بەدەستێنە 85 83 81 81 ئەو نمرەیە چییە کە لە تاقیکردنەوەی داهاتوو پێویستێتی بۆ ئەوەی ناوەندی نمرەکانی بێتە چەند بیتە 85 ئەگەر لۆت بێتەوە کوتۆ دێتەوە باڵژادن ئەڵێ نمرەی داهاتوو چەند دەبی مایە بینیت لە ئەوەی چ ناوەندەکەی بیتە چەند بیتە 85 ئایا گە 100 بینی 90 بینی 80 بینی 70 بینی هاتوو ناوەند کو دەدۆزیەوە ئەڵێم ناوەند 85 83 81 81 هەمویان کۆ دەکەوە ئایا گەر 100 بینی ناوەندەکەم بیتە 85 ئایا 90 بینی ناوەندەکەم دەبیتە 85 دێت چ دەکەی یەک تاقی دەکەوە سەرەتا ئەلفەک یەکەی تاقی دەکەوە ژمارەکە چەندە نمرەکە ئایا 100 بینی ئەوانە کۆکەوە و دابشکەی ئایا ناوەندەکە 85 دەردەچی مەبەستی ئەوەیە یعنی یەکێک لەو نمرانە لەگەر ئەو نمرانە دادنەی دەبی چەند بینی دەبی چەند دەرچی دەبی 85 دەرچی ئەوجا یەکەم سەدەکەی دادنەی کۆ دەکەی و دابش دەکەی ئەگەر 85 دەرنەچوو نابیتە وەڵام 90ەکەی دادنەی بامان شەوە 80ەکەی دادنەی ئەوجا ناوەندەکە کامە یەکسان بوو بە 85 ئەو دەبیتە وەڵامی ڕاست ئێستا من یەکەم تاقیکردەوە کە چەندە کە 100 ئایا گەر مایە 100 بینی ناوەندەکەی دەکاتە 85 تاقی دەکەمەوە سەر 100م دانە یەکەم جار 85 کۆ 83 کۆ 81 81 هەمووی لەسەر چەند ژمارە دابەشی ئەوەندەی دەکەی چەندە 6 ژمارەی دابەش 6 دەکەی یەکسان ئەو ژمارانە کۆ دەکاتە چەند 510 دابەشی 6 بکە ڕێک 85 دەردەچی کەواتە مایە چەندی پێویستە کەواتە مایە دەبی لە ئیمتحانی داهاتوو 100 بینی لۆ ئەوەی ناوەندەکەی چەندبی لۆی ناوەندەکەی بیتە 85 یاری پێداچوونەوەکان پرسیاری گرنگی دەیە پرسیارەکان زۆرن یعنی گەر هەمویان شکار بکەین زۆری دەوێت هەلێرە لۆ نمونە پرسیاری 11مان هەیە کە لەسەر پەیوەستیە ئەڵێ ئەو دوورەیە کە ئۆتۆمبیلێک دەیبڕی و بڕی سوتەمەنی کەماوە ئایا پێویستی موزە بە سال بەچی ئەوانش گرنگن ئۆتۆمبیلێک چەندی زیاتر بڕۆ بنزینەکەی چ لێ دێ چەندی ئۆتۆمبیلێک زیاتر بڕۆ بنزینەکەی چ لێ دێ بنزینەکەی کەم دەبیتەوە کەواتە گەر یەکێک زیاد بی یەکیش کەم بی کەواتە پەیوەستەکەی چییە پەیوەستەکەی سالبە پرسیاری 12 ئەڵێ ژمارەی ئۆتۆمبیلە فرۆشراوەکان و دەستکەوتنی فرۆشار مەبەستی چ لێرە ئەتوگەر لۆ نمونە ئەوە کتەبی معرەزە کتەبی چەندی ئۆتۆمبیلە بفرۆشە زیاتر ئەوە مشتری چێ بن مشتری زیادە بن کەواتەوە چی پەیوەستی موجبە پرسیاری 13 ئەڵێ ژمارەی پاسەوانەکان و ژمارەی دزیەکان ئێستا لۆ نمونە ئەتوگەر مەسەلەن کۆمپانیا کتەبی چەندی حڕەسەکان پاساوانەکان زیاد بن ئەوە دزیەکە چێبی دزیەکان کەمترە بنەوە ئەوەش چێ پەیوەستی سال بە هەند چەندی پاساوان زیاد بی دزی کەمە بیتەوە پرسیاری 14 ئەڵێ تەمەنی منداڵەکان و ژمارەی لەکانی ئاو خواردنەوە منداڵ چەندی گەورەبی زیاتر ئاوی پێی خوێتەوە نیە کەواتە هەردوو زیادە بن پێکەوە کەواتە پەیوەستی موجبە پرسیاری 15 لۆ منە ئەڵێ 185 دانیشتوانی ئاهەنگەکە پێشتر گۆڕێنە بیستووە ئەوە ئەگەرە ئەڵێ ئەگەری مەسەلەن ئەگەری بیستنەکە چەندە 185 ئەگەری نەبیستنەکە چەندە ئەڵێ 100 کەم 85 دەکاتە چەند 125 بە شێوەی دەیش چۆن دەکرێتە دەی دەبێتە سەفر و فاریزە 25 ها لێرەش ئەڵێ چ تەمەنی پاتری لایت و شەوقەکەی چەندی پاترەکە مەسەلەن کەم و بی شەوقەکەی چ لێ دێ شەوقەکەی کەمە بیتەوە هەرچەندە تەمەنی پاتری زیاد بکات شەوقەکەی چ لێ بیتەوە شەوقەکەی کەم دەکات کەواتە چییە پەیوەستێکە سالبە هەروە لێرە ئەڵێ ئەگەری هەڕوودایەک دۆزەوە ئەڵێ 1/5 پاشماوی شارێک ئەگەر بەکار بهێنرێتەوە ئەگەرەکەی چەندە 1/5ەکەی دابش بکە دەکاتە چەند سفر و فاریزە 2 یەکسان شەگەر بکەین ڕێژەی سەری دەبێتە 120 ئەڵێ ئەگەری بەکار نەهێنانەوە چەندە ئەگەری بەکار نەهێناونەوە دەڵێن چ کۆی هەموو گەرەکان چەندە یەک کەواتەڵێن یەکەم 1/5 دەکاتە چەند سفر و فاریزە 8 ئەوش دەبێتە چەند 108 هەروەها پرسیارەشکەمانێ بە لەگەڵ دەستی خۆن هەندێک پرسیاری دیکە باسکەین
لە خولی یەکەم بوێنە ناتەوە ڕوونکردنەوەی سمێڵی گەری هەیە لە خوڵە بێتەوە بە وێنەی دایێتەوە زیاندا پرسیاری لەسەر وێنەکەی کردیە لێ داوای سەکە ناوەڕاستە تەماشاکەی لەسەر وێنەکەی چەند خەتت هەیە هاوە 1 2 3 4 5 خەتت هەیە ناوەڕاستە یعنی چ ئەوەی کە کەویتە ناوەڕاست هەمووی وەرە دیاری بکە هەلێرە 2 خەت لەو لای ئەوە 1 ئەوە 2 خەتش لەو لای خەتەکەی ناوەڕاستی هەلێرە ئەو چی ئەو دەبێتە ناوەڕاستە چەندە 19 کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست داوای چێکردە لێرە ئەو جاڵێ چ مەودا چیە گەورەترین ژمارە کەم بچووکترین ژمارە ئیشە سە خەتەکانەکەی خەتی ئاخری چەندە 28 کەواتە ئەڵێ چە 28 کەم 15 داتە 13 کەواتە دیمان دەبێتە وەڵامی ڕاست ئەڵێ چ ئەو جارەی نزیمترین چوارەیەک نزیمترین چوارێک لە چە نزیکە لە بچووکترین بە ئەوە بچووکترین بە ئەو نزیکترین چوارێکە چەندە 16 کەواتە 16 کەواتە سی دەبێتە وەڵامی ڕاست هەروها بەرزترین چوارێک دەگاتە چ بەرزترین چوارێک چییە لە گەورەترین بەهای نزیکە لە پێش گەورەترین بەیە چەندە 25 کەواتە بەرزترین چوارێکم چەندە 25 مەودای چوارێکی چییە مەودای چوارێکی بەرزترین چوارەیەک کەم نزمترین چوارێکی دەکەی واتە 25 کەم 16 دەکاتە چەند دەکاتە 9 کەواتە بیم دەبێتە وەڵامی ڕاست بەهای پەرگرم دەکاتە چەند بەهای پەرگر لە وێنەکە وەرە تەماشاکەی ژمارەکان هەموو لێک نێزیکن یعنی هیچ ژمارەی نامۆتێدانی کە زۆر دووبی لەوانە کەواتە تێیدا نییە کەواتە دی دەبێتە وەڵامی ڕاست لێرەش ئەو تێبینیانە گرنگن بەهای پەرگر چی احتیمالی هەیە بە هەڵبژاردن بێتۆلوت ئەو بەهە زۆر گەورەتریان زۆر بچووکترە لە بەهاکانی تر یان بڵێ باو ژمارەیەک کە زۆر دووبارە بێتەوە چیت کەمان هێرێرە لۆ دیاریکردنی باشترین پێوەری ڕوونکردنەوە کە زۆر دێتەوە کوبزانین کامە باشترین پێوەرە پێوەری ڕوونکردنە چەقە یەکەم چ ئەگەر کۆمەڵەکە تەماش کۆمەڵەکەی دەکەی ئەگەر بەهای پەرۆگری تێدا نەبوو ئەوە چ بیتە باشترین ئەوە ناوەندە بێتە باشترین پێوەر ئەگەر کۆمەڵەکە بەهای پەرگری تێدا بوو ئەوە ئەوجابێت چ ناوەڕاستن باشترین پێوەرە ئەگەر زۆربەی کۆمەڵە ینی زۆربەی ژمارەکان دووبارە بوون باو باشترینە ئەگەر لە پرسیارەکەدا باسی بڵاوبوونەوە پێدراوەکانی کرد ئەوە مەودا باشترین پێوەرە